لە جاتی تەقوا ئیش و کارمان بۆتە غەیبەتکردن و بوختیانکردن و ناشرینکردنی مسلمانان و دووزمانی و فیتنەی و فەسادی لە نێوان مسلمانانە، حرام خواردن، بەدڕەوشتی و زینا، قۆڵبڕینی خەڵکی و غەشکردن لە خەڵکی. ئەمە تەقواکەی ئێمەیە، بەخوا ئەمە تەقوا نییە، ئەمە هەمووی بەدبەختی و نەهامەتی بۆ قیامەتی ئێمە. ئەوە هەواڵی ئێمەیە بەخوا. مناڵەکانتان هەتی و کەوتن، ژنەکانتان شویان کرد، ماڵەکەتان تەقسیم کرا، بەخوا ئەگە جواب بدەنەوە ئەوانیش دەڵێن تەقوای خوا بکەن. باشترین توێشوویەک زادێک بۆ قیامەتی ئێوە ئەی زیندۆکان والله بەس تەنها تەقوایە. اینجا ئیمامی عەلی دەستی کرد بە گریان، زۆر گریا. ئیمامی عەلی دەستی کرد بە گریان. باشە ئێمە بۆ نەگرین. ئەمجا فەرمی وقال لي يا كميل القبر صندوق العمل وعند الموت يأتيك الخبر أي كميل كريزيات. قبر صندوقي کردەوەکانی خۆت کۆ ئەەکەیتەوە دەڕۆیتە ناو قەبرەوە. ئەو کاتاگە لە دنیادا عیبادەت و خواپەرستیت کردبێ، نوێژ، ڕۆژوو، زەکات، سەدەقە و خێر، هەموو شۆکردن بۆ مزگەوت، عیبادەتەکانی خوا، قورئان خوێندن، زیکری خوا، ئەمانە هەمووی دەوری تۆ دەن ناو قەبردا. هەمووی پارێزگاری لە تۆ ئەکەنەوەی عەزابی خوات بۆ نێ ئینشاءڵڵا، بە ئەمری خوا پارێزگاری لە تۆ دەکەن. ئەمە سندوقی کردەوەکانی تۆیە قەبرەکەت. جا بزانە چیت بۆ قەبری خۆت پێش خستووە، بزانە چیت بۆ قیامەتی خۆت ئامادە کردووە. ئەو کاتێک کە مردی هەواڵت پێ دەگەێنن، هەواڵت بۆ دێ ئەی فڵان کەس تۆ بەهەشتیت، مزگەنی ڕەزامەندی خوا لە تۆ بێ. ئەی فڵان کەس پەنا بەخوا تۆ جەهەنمیت، مزگەنی غەزەبی خوا لە تۆ بێ. ئەی فڵان کەس تۆ بەختەوەری بەهەشتیت، فڵان کەس تۆ جەهەنمیت. فڵان کەس تۆ ئیمتیحانەکەی ناو قەبرت نەزانی و ساقط بووی دۆڕای، فڵان کەس تۆ نەجاحەت هێنا و سەرکەوتوو بووی. ئەو کاتێک کە مردی خۆت هەواڵەکەت پێ دەگات، چاک چاک دەزانی، هەم لە کاتی مردنا دەزانی چیت بەسەرا دێ، وە ناو قەبریشا بەدبەختی خۆت ئەبینی ئەگەر لە دنیادا خوات نەناسی بێ. بۆیە خۆشەویستان با خۆمان بۆ مردن ئامادە بکەین.